سرشینه یا سرشینه سری بیکی که میره لری که بری تیلی بیشه میره لری که بری تیلی بیشه جاگا کلی خالیه دیجا خالی بینه گانیچ کذوینه زخی والی بینه دیج کذوینه زخی والی بینه جایا دیجی یا ویزه والی مدله کمی بریو جنگ خیویالی مدله کمی بریو جنگ گوندی شەڕەکان یەکێکە لە گوندە جوان و قەشەنگەکانی هەورامانی لەهۆن لەناو دۆڵێکی تەنگە بەردایە و چوار دەوری بە شاخ گیراوە هەڵکەوتەی جوگرافیەکەی لە مەترسی دیاردە سروشتیەکان پارێزراوە بۆ ژیانکردن لەبارە ئەم گوندە ژمارەیەکی زۆر سەرچاوی ئاوی هەیە و ڕووبەرێکی فراوانی بە باخە هەنار و باخە گوێز و میوەکانی تردا پۆشراوە لەبارەی ناوی شەڕەکانەوە بۆ چوونەکان وابەستەی سروشتی ناوچەکەن بەشێکیان دەڵێن شەڕەکان سەرچاوەیەکی زۆر کانی و جۆگەی ئاوی هەیە کە لە ناوچێوەکانەوە هەڵدەقوڵێن بۆیە پێیان وایە مانای شەڕیکانی یان کانەبەردی شەڕ دەگەێنێت بۆ چوونێکی تر پێی وایە شەڕەکان بەواتای شوێنی یەکلاییکردنەوەی جەنگەکان دێت یەکێک لە تایبەتمەندیە مێژوویەکانی گوندی شەڕەکان سیستمی ئاودێری باخەکانیەتی هەندێک وشە و دەستەواژە لە کاتی ئاودێراندا بەکاردەهێنرێن لە ناو شێوەزاری هەورامی و دیالێکتیکەکانی کوردیدا بەکار نایەن تەنانەت لە ناو زمانی فارسیشدا ئەم دەستەواژانە بوونیان نییە بۆیە زمانەوانان و مێژوونووسان پێیان وایە ئەم وشانە لە ناو زمانە کۆنەکانی ئێراندا بە تایبەت سەردەمی هەخامەنشینەکاندا بەکار هاتوون ئەمەش وەک بەڵگەیەک لەسەر مێژووی ئەم گوندە سەیر دەکرێت تایبەتمەندیەکی تری گوندی شەڕەکان بوونی سوورە چنارێکی بە تەمەن و گەورەیە لە ناو ئاواییەکەدا تەمەنی ئەم درەختە بۆ سەدان ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە لە ڕابردوودا جێگەی کۆبوونەوەی پیاو ماقوڵان و ڕیشسپیانی گوندەکە بووە عرض بۆ شەڕەکان دوێری نامی تۆزیحی دریێنی جەڕابێتە شەرە احتیماڵەن باتەوە جوپانەیە کە کانەتەوەنیش ڕێژ هەنی کە ئەسڵەن شڕەکان ئاماچە مناسبەتەکەی جانەکە کانەتەوەنیش فرێنی و شڕێچەنی جاواقعانە محکەمی نییەنی معنەوێتە دواتن شاچون هانیش فرێنی ماچە احتیماڵەن شەڕەکانی بێن شوێنێرە بێن بە شەڕەکان احتیماڵی چه هەن احتمال تريج ما ممكن الزمان ومناسبة جنگي شيء غير روش عادي وبين طائفة مختلفة أحيانا شركان يعني جنگكي في معنى إيه معنى شبه واللي معناه أولش يكمش فرتر نزيكنا بواقعيته شركان دقيقة قديمين جمع حاله هوراماني سبب بشو هورامان واللهونينا جابابو إني كان تقسيمي إني سرب نوصلنا شركان بات وجوبانية كهانيج بينه ياجيو بينه بي باخداري وبي جزراني عالم هميشه سكونة جبيان عالمي جوريش نهور كوتيني يوجد عالمان كيسا نامشان ودزانوي جوربيان بنامي ملا قاسم يا شيخ قاسم مشهور عدلي معنا بشيخ قاسم فرت المشهورة عالمي جوربيان فقيش بينه شيء حتى زانوي بايبرز في سما مسام الله نزير وتويلي مشهورة شيء درس جوانا لا خدمته يعني إجازة جيرتن ما مسام الله حامل بين بازهر شيء درس جوانا كيسا نامش عهنا تاريخ وهرامان يعني بعضی دزنویش کتیبش انویسین دزنویسی عالمی و قدیم مشارکان مزگیش هربیان و جمعه و جماعتش بیان ای مزیکایش کنار و واری دقاکی و هانه طبیعیش بیان هر پاسل بین سر و هانکای مردم دستو دیم شاگیتن پیسه ایسه راو دست اینی نبیه نباچ می لولکشی و ایجورشی و نبیه بعد کسایتی جا زمینه های تریش نبیه نمایی مکسانی که
حیوانداری بینی کەسانی کە ئۆسابەنەیە بینی ئین و کەسایەتی قەدیمیە کامە شەڕەکان بەنسبەت گەرمەسێرترە هەمسەیش مثلا نوتشن ئینە لای سەریشەوە ئاڵکویسانتەرە بعد ئەو دیمش ئیلاش تەرەف و غەربی ژواچمێش دەگا و نەروێنە کە ڕوبە نەوسڵێن ئاگە و تەرەف و شەرقیشی ڕوبە دەرە هەجیجی و هەجیجیان ئۆڵەسی چش بوو بە وڕا دەگا و ڕای وەڕوخانە و سیروانی ناوەرشەنێ بعضی و حتا پێی نامی شەڕەکانی ماچە احتماڵەن سەرکانی بێ بۆ یا سەرکان ئشارە بوو بە سیروانی تەغیرات و ئینەشە ئانەشە مەترەحە باچی کاڵۆبووی دوخوا هەڵسەی ماڵەکەم باچی کاڵۆبووی لەیلا هەڵسەی ماڵەکەم هەڵسەی ماڵەتم لەیلا ڕسوای خاڵەتم کوشتەی ئەگریجێ لەیلا پای دەسماڵەتم کوشتەی ئەگریجێ لەیلا پای دەسماڵەتم ئەخ لەیل و دەڵێل دووخوا لەیلا تۆ باوان بەزوانی شیرین لەیلا کورپەی دڵاوان بەزوانی شیرین لەیلا کورپەی لاوان هارەگلە ئامرازێکی کۆنی کوردەواریە لە بەردی شاخەکانی هەورامان دروست کراوە ئەم ئامرازە لە دوو پارچە بەردی گەورە پێک دێت یەکێکیان شێوە لولەچیە و هاوشێوەی بانگردێن بەکاردەهێنرێت بەردەکەی تر لە شێوەی سەکۆیەکی پاندایە و جێگیر کراوە بەردە لولەچیەکەی لەسەر دەجوڵێنرێت کاری سەرەکی ئەم ئامرازە هاڕینی دانەوێڵە گوێز قەزوان و تووە بۆ سەردەمێک یەکێک بووە لە ئامرازە گرنگ و پێویستەکانی مرۆڤ بەڵام ئێستا وەزیفەکەی جارانی نەماوە و تەنها وەکو کەرستەیەکی کە لە پووری ماوەتەوە پی هارەگلێ بەتڵە هاڕێن مێ و خەلە هاڕێن مێکەرێن مێژ هاردی بوو هارەکە دێن مێ بە مەسەرەن ئاساوێ ما بین ئاساوەکەی هاڕێنشا کەرێنشا هاری چانشا ئیسیفاکەن پێ نانوچی بێ و ئەتێ ئەنە زندگی مە پاس نەبێت چاوە قەدیم مەسەرە من ئانەمە نەکەن فەقە قەدیمی مەسەن تا تۆ ئێمە پانێ ژیوان پی هارەگلی مەسەرەن زندگیشا بەراردن هێزمی ئارێنی بە دەرزێ پێ سۆبە چاو سۆبە ما بچرا و نەتوچێ نەبێ ئەتێ لێنێ پیلاپۆلارە هێزمی بەتەڕی برنجە تا وشکی بێنێ و وشکی وێن بە دەرزە ئارین شاوە چێ برین شا پێ سۆبە و نانوچی وچین شا استێفاڵە کەرێن بێ و تێ گاز و نەتوچێ نەبێ چاوەڵ ئەتێ زەحمەتی فەرکیشێنجێنی چاوەڵیسەوە خوازیا بۆیسە وەشە زندگی ڕەحەت بیانیسە پێگرکەسی ژەنی واسەحینە چنی پێکاشە کۆمەک و پیا کەرێنی دەبێنی مەسەلەن گا و ئاژەوچی فرە بێت چاوەڵیسە نییە گزرەکەنێنە چنی پیاشە کۆمەک و پیاکەرێنێ و خەلە و مەسەلەن گلەنوچێ بیان چاوەڵ ئێمە مەڵکێمەهان خۆماوە مەڵکێشان چوو دوورۆ چان گلێنی بێنێ و یەوێ بێنێ و چانشا استێفاشەکەن تیانە خۆراک شابیێن ژنەکە کۆمەک شاکەرێنێ و کاریگەری شاگەتێنێ پێ کۆمەک و وێشا و شەنیا گەیمێ وەزەکات تەکنێ و ئۆتای جەمێ شاکەرێن مێ و وەزەکە برەشێمێ بەعزی شاگل دێن مێ مەسەلەن پێی زمسانی پێی وارەوێمە پێی خۆمی یا پێ گتە مەشگۆچی و هەنجری ما بیەنجیەکە وشتیکردن پێ زمسانی ما و زیاوە واردێ و دێتر ئەگەر هەنگوریچ ما بێعان و چی زیاوە هەکەسی بێ بۆ ژبرەتێنش و هینە وەشش وشکەشکەنەکەن جەشکچی پێ زمسان و زارڵاش و ئەتێ ئاپاسە چێوێمە جەمیکردنی پێ زمسانی مردم و شەڕەکانی کوچ شاریبان هەوارچە ئاژەڵی فرەشا بیەن ئاژەڵەکەشا مەسەلەن بەدەن کەشچا هەوارشا بیەن و ئاژەڵشا زان و چا دۆ کەڕۆشێوی فرەشا بیەن و بە عەمەڵ شاردن چا ئای حیوانشا بەرەن کەش و ژەنەکەی ژەڵیزە ژەنێنەوە دۆچێوە ژەستکردنەوە دوینە ژوەشەکردنەوە ئەتێ ئا پاسە چێوێ ڕەمان ژوەشکردن وتێ ئانە زیندگیشا بێن پانە زیندگیشا کردن وێن مێکەش مەسەن چە نۆتوچێ نەبیێن قوتەلی مارێنی پێ ئێمە مەسەلەن ئافرینشکردن و کەرەش دێن مەتەن گیانێ قوتەلی فێرارێنی پێی مەسەلەن هەڵیزەکەی وەشەکە یا دۆکە هۆربارونەکە وشکەشکی و دیون و چێ و
جایزەش دەنوێ پانەیە هاتنە نانوکەری عالتان مۆپنێ هەتێنە زیندگی ئەوسا مردمی بێن گوندی شەڕەکان ناواییەکی خۆش و پڕ شارستانیەتی هەورامانە ناوچەیەکی گەشتیاریە و لە گەشتیاری ئێراندا ناوی تۆمارکراوە مۆزەیەکی تێدایە کەلوپەل و کەرستەکە لە پووریەکانی هەورامانی تێدا پارێزراوە هاوکات بیناسازیەکی کۆنی هەیە سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە جێگەی تایبەت بۆ پشودان و بەسەربردنی کاتێکی خۆش بۆ گەشتیاران ئامادەکراوە دەگا و شەڕەکانی و دەگاوەشەکە هۆرامانیانە و هەر پاسەکەش مەمزاندێ دەگەی و هەدەف و گەردشگەریان یانێک کە بعضت دەگەی تعریفی کریا بە عنوانی کە توریست یا گێڵایکەر بتاوە بلوپی دەگەیا گێڵۆ دەگا و شەڕەکانی یاگی وەشی فرێژ هەنێ یۆ شاینەنە ئیچ شنارە نەماشمێ شنارە گۆرە کە ماشەڵڵا چەنگ و شۆخ و سۆزا ماشمێ دە و 4000 ساڵە عەمرژەن هیچ نارەما و هیچ نارە هەر قەدیمەوە 200 ساڵە چاوەڵتر یاگەی مامۆستادینیا بێنە چە دەرسراوەنن شوونی شەرەکەم کەم حیاگەی بەحس و مەشورەتی بێنێ چێگەنە قسە بە شاکەڵی بۆ خیاڵشا بێ بۆ تەسمیمی گێرا پێ دەگە بنۆ ئاشنارەیەنە گلێری بێنەوێ بنۆ ئاشنارەیەنە گلێری بێنەوە قسە شاکردنی و باس و دەگە شاکردن و تەسمیمی شاکەتن پێی بەراو دەگەر و ئێستا چەکە پاسەڤیندێژ ئیش نارەمە ساڵ و 96 سەبتی میلیما کرد تاواما گرو ئێرانی بژناسمش وینەکە محافظەتش نەکەرمێ کە پاسە گەڵایکەرێ بەیە تەماشەش یۆ تەرجای مەکانە و دیدەنیە گەدشگەیامە تافێما هەن جوار و دەگەوێ ماشمێش بەر و سوڵێ یا تاف و سوڵێ گرد و ئاوە و دەگەی ملۆرە وار چاگەنە دەور 25 تا 30 متر ارتفاعش هەن گر و مەڵکا و شەڕەکانی پاوێ داریۆ هەناری کە شەڕەکانیش بەشورا بە مڵک و هەنارا و هەناریش فرێژ هەنێ پاوێ داریە یاگەی تەرەکە گەڵایکەم تا و بێ پێشەڕەکانی بلوانێ ڤینۆ موزەما هەن دەدلێت دەگەنە وەسیلە قەدیمی و دەگێ و کل و حەت 100 ساڵە چاوەتە هەرچی دەگانە ئێستفاڵە کریان و مەخلوقی بەکاربەردن چاگەنە گلێر ماکردنەوە بەینەکە گێڵایکەر بە ڤینۆش و مڵکی هەناری مایمەگە ساڵێ فستیڤال و هەناری ماهەنجە دەگا و شەڕەکانیانە بەخلوقی فرە گلێر بووە و شێوەیەکە مڵکە کەرمێشامێمێ ئەنومان و ئایتمی نەمایشش منەمێ پێی گێڵایکەرا وگە ساڵەوی چۆ توریستێ جە کشوەر ئەوروپایا و ئەمریکای و ئوسترالیای مەیا پێ دەگە و ئی مەراسمەیە ڤینە ساڵ بە ساڵێکی مەراسمە پەرەش منەریۆ و دەگر ساڵی خاستەر بە یعنی ساڵ بە ساڵ وەشتەر بەگوزار بوو گێڵایکەر کەملو پێ یاگیوی تەبیعەتەن چێوێژ لازمە یاگێوێژ لازمە پێ ئیسراحەتی پێ و تێژەوە پێ نانواردێش وینە کەشنی فەرهەنگ و ئا مردمەیە ئاشنا بۆ بەنی خامەتگامەکە چانیانەرێ یعنی وێ ما بێنێ ڤڵتە بلا سفای منێ بێنێەوە و پرسانێ بە ئوسوڵ و فەرهەنگ و مردم و دەگا و شەڕەکانی وەدلیانەکانە وەشم کردەوە باسازیم کردەوە دووبارە وینەکە ئێستا ئاماڵەن پێی مێمانە خوش کوریش هەمیشە مسافرێمان هەنێ ئێمە پیلاپۆلان جە تاران و جەکەماشان و جەسنۆ حتا کشوەرهای خارجیش توریستی مامێنێ شێگەنێ استفادەکەرا تاگەی کەسی کە گەرەکش بۆ بێ پێشەڕەکانی مشکلە بەژنیە چ بێ نانواردەی چ پێ سراحەتی چ پێ شەومەنێش چگەنە ئەمە یانەما هەن نیێمەژ اختیار و مسافرە شکۆر پێخوای خڵک و هۆرامانی بەتایبەت دەگا و شەڕەکانی مێمانەوازی عالکەراجە مێمانوچی و جە گێڵایکەرە ئێنەکە چەندە ساڵێن کە گێڵایکەر فرە بێن پێی منتەقەیە بە تەبلیغات و هەمێکە قامەتگە هەنێ هەمی کە خەریکێنێ معرفی کەرا منتەقەی گێڵایکەری فێش ئامێنێ و بعضیش واقعا خەریکی نان بەرمەلاکی ڕانێ بعض هەنێ حسن عادەسی وێما کڵاشێ ما بوو یا بیبرمە و جاجم ما بوو ئینمەیە بعض هەنێ چاشتی کەرا پێ مێمانی بعض هەنێ کێلانەیە شلکینە هەریۆ بە نوعی خەریکا شێگەنە دەرامەوەش بۆ بعض هەنێ ڕانندنێ چیکارەیە مسافری ماراوە بەرا یۆ ڕانمان یۆ قامەتگاژن بلەخەرە یۆ ئاژانسش هەن حتى ئاژانسی مسافرەتیش ماچی پاوەنە دوێ دانەوە فعلا فعالە خەریکە کار کەڕۆ و دوو دانیشتنە ڕاوێ کە فرەتەر باعث و جەذب و مسافری و توریستای خارجی کەمەیە شکر پێخوای مەخلوق خەریکە ئەتر تازەکارین بێ گڵی ما بەنەوەی وەلێ ڕەوەندی خاز بنمێرەوە ئینشەڵڵا کە هەر پێسە بنمێرەوە
هەم فەرهەنگەکەمان پارێزیەوە هەمین کە بەخڵۆکەمان بتاوە بلە سەدوکاری و کارش بکەوش. باغداری لەم گوندەدا گرنگیەکی زۆری پێدراوە و ڕوبەرێکی فراوانی بە باخ و باخاتی جوان ڕازێنراوەتەوە. لەگەڵەوەشدا ناوچەیەکی سەخت و شاخاویە و خاچی کشت و کاڵی زۆر کەمە، بۆیە زەحمەت و ماندووبوونی زۆریان کێشاوە. دانیشتوانی ئێرە لە 4 وەرزی ساڵدا لە ناو باخەکاندا کار دەکەن. دروستکردنی تەلان و پاککردنەوە و چێڵانی بنی درەختەکان لە وەرزی بەهارەوە دەست پێ دەکات. لە وەرزی هاویندا ئاودێرانی باخەکان و چاودێریکردنی درەختەکان ئەرچی سەرەکی باخەوانەکانە. لە وەرزی پاییزیشدا دەست دەکەن بە کۆکردنەوەی بەرهەمەکانیان بۆ وەرزی زستان و ساختکردنەوەیان لە ناو بازاڕەکاندا. ئەوەی لە باخداری شەڕەکاندا پێویستە لەسەری بوەستین سیستمی یاودێریەکەیەتی بۆ سەردەمەکانی بەر لە ئیسلام دەگەڕێتەوە. ناوەکانی یونسا، یایشا، بابا هەندێک لەو ناوانن لە کاتی یاودێریدا بۆ جۆگە و ناوەکان بەکاردەهێنرێن. شەڕەکان گوزەران و مردمی دوێ بێن و حێوانداری و باخداری ڕاو ئیتر زەراعەتیشان نەبێنێ باخەکەیچ محدودێ بێنێ ڕاشان نەبێنە فرە پەرشادا بنێ بۆنۆ ئانەیە ئاوەکەیشا تەقسیم بەندی کردنی نامیشان نیێنێ نامگوزاری ئاوەکە ویش ئینیوی تایبەت ئاسڵەن چوی مێژوویە و تایبەتمەندی و شەڕەکانیە و ساعاتەکەی چاکە تقسیم بندی و ساعات و ئاوەکەی ئایج عینوچی یا ساعاتی مچیە نەبیێنێ بە ئیسلاحی ئارو ماچمی ساعات و ڕۆژیاریەنێ یعنی ئەعلام شاکردن مەسەن سابێ و ڕۆژیار بلو فلانە یاگێ تا وێرەگا بلو فلانە یاگێ ئینە نۆبە ئاو فلانە باخیە ئیتر ئینە مەرزیانەرە تاریخ و شەڕەکانی تا ئیسە ئی باخە ئینە نۆبە ئاوشە تەغیریش نەدەریە. دەگا شەڕەکانی هەر پاسە کەویندێش دەگەوەی فرە سەختەنە و کویسانیەنێ سەرۆچیراییش فرە فرەن خاکش فرەکەمە خەڵکەکۆ ئی دەگێ هەرجە گوزەشتۆ هەرجە قەدیم و تایسە بە زەحمەتی فرە تاوان شایی باخ و باخاتیە بیاو ناپنە و کەڵە کەشانیەنە و هەروەرە بە کۆڵی خاک شاردن کردن شاپشتۆ ئی کەڵەکاو یاواژ یاواش درەختی شانیێنێ و یاونێنی شاپنێ جێ یاگانی تەرێنێ دەشتەنە و دمانەی تلوتاشش نمێم لەرە باخەکەشا وەلی خەڵکو و شەڕەکانی چوونی نارەڤەرکەشی ویگۆرەنێ گر ساڵێ و جەواهارێنێ جەزمسانێنێ فەسڵ و وارانیەنێ ڤەربووباران کەوارە و تلوتاشی فرە مێملوئی کەڵەکاشارە و ملوئی باخارە وڕانێ و دووبارە سەرجەنەوە ئی خەڵکە شروعکەرەوە بێ کەڵەگنیای بەڕاستی باغداری دەگا شەڕەکانیانە فرە سەخلەت و سەختە. کار و باخی ئەگەر واچ و دوانزە مانگە ئی خەڵکە ئینارە زەحمەتەنێ ڕەنگە هەر پاسە بۆ چون هەر جەواهارەنە ئی خەڵکە شروعکەرەوە بێ کاڵای درەختەکاشە دمانێ گیواو کەناوێ دمانێ چون کەمێ و دەگاکەچمە هەواش گەرمە مانگی وەهارش مەنوو هەڵای دەستکەرانی بە ئاودارای دماتر هامنینێ چون فرەتەر و باخەکە باخ و هەناریە تا دوێ مانگی جە پاییزی مشۆ ئیجا هەنارەکەم یاوە بە سەمەر تا دوێ مانگی پاییزیش تقریبەن تا 45 شەوێ جە پاییزی مشۆ هەر ئاوی دارا دمانێ دۆر و 20 ڕەوێ 25 شەوێ خەڵکەکە خەریک و هەنارکردنەیە و ڕۆگنارگرینایە و تا ئی مەحسوڵیە بە عەمەڵ بار و دماتر دەستکەرا بە پاکیکردەی حتا ئەوەڵ و زمسانی جە زمسانیشەنە ئێتر ئی خەڵکە ئەگەرگەرەکەش بۆ سەرجەنەوە تەڵانێەوە بەربار و نەوەکانی وەشکەر و نەمامی و تەربنی و دووبارە مشو جە زمساننێ ئاماڵەش کردە بۆ پێێنێ پێ ئەوەڵ و وەهاری بیاوە پنێ ئێتە تقریبەن دوانزە مانگە خەڵکوی دەگێ زەحمەت و باغداری ناملشۆ. هەرجە قەدیمەنە هەنار و شەڕەکانی سابقیوی 200 ساڵەش هەن تاریخ و شەڕەکانیانە پارپاسە کە مزاندێ جە بازی کتیبایشەنە ئیشارەش نەکریان کە بهترین هەنار و منتەقۆ هەرامانی یۆجە بهترین هەنارەکە و منتەقۆ هەرامانی هەنار و شەڕەکانیە شەڕەکان تاریخی فرە قەدیمیژن بعضی جە تاریخ شناسەکانمە پاسە معتەقیدنی هەر دۆرۆ خامەنشیەنە خەڵکی چێگەنە نیشتەجێ بێن و سکوونەتگا بێنێ
ئی تاریخ و ئاوێچێ گەڵەوە پێوەڵی ئیسلامی قەتعیە قەن گەڵەوە پێوەڵی ئیسلامی بەعزی و نامەکە حتا جێ زوانی پەهلەوی چەنێ مانەوە خاستەشانە بێنێ جە زوانی پەهلەوی چەنێ ماناشانە بێنە گەڵاوە کە ماچایی گەڵناوە ئی نامێ و ئاوا مربوط بە دۆرەوە خامەنشێنی ئێتر بە قەڵی مەنەنیریانێرە هەریۆ چێوێ ماچۆ بەڵام قۆڵی ڕاجح ئینەنە کە زایرە نۆ برێبیێنێ نۆ دانێ باخیشا بێنێ و هەر کامشان و بە ئاوێش بیان و ئەسڵەن سەعاتێک نییە نەکارەنە بە گێڵای ڕۆژیاری و بە شەوێ ئی ئاوێن دەست بەدەست کریا و میاوا بە گرد و باخەکارێ نۆ بە ئاوێ پسە بابەی پسە یایشای پسە مامیۆنسای تر ئی ئاوێ هەنەشا مەسەڵەن هەژدە ڕێجارێ دۆرمەوە هەنەشا حۆڵ ڕێجارێ و هەنەشا نۆ ڕێجارێ گێڵاوێ ساحی باخەکەی ئتر وشا مزانە مەسەڵەن ماچە ئارە و بابن ئەوەڵ و نۆ بە ئاویا ئتر کەس هەقژنیە بە بێن و بێ مەسەڵەن بێ سەر و وێش بلو ئاوداری کەر و ماچە ئارە و بابن یانی جەفلانم باخۆ شروع بوو دمای بابەی ئاوەتەرەنێ دمای ئانەیە ئاوەتەرەنە ئێتر بینی مەسەن هەر 24 ساعتی جارێ نامی ئاوێ فاڕیۆ ئێتر مەسەڵەن ماچا وەخت و دوا مەسەڵەن نیمە شەو کەرۆ یا وەر بلو فلان تەوەنی واڵە فلان باخیا وەر چاگە پڕاستێ سەیە ئامێوە ئەو فلان کەشی نۆ بۆ فلان باخیا ئا پێسە جەقەڵی منەڤەڵێ و زاهرەن اختراع و سەعاتی ئی ئاوێ نریە نێرە و مەرزیە نێرە منطقە هۆراماناتی کولەن ئیدەگێ کشمێ ماچمیش هۆرامان بە درێژایی تاریخی یاگێ و حیوانی و مەڕ و ماڵاتی و باخ و باغداری بیان مردم ئەچیە ڕێنێ بژیوی و گزران و زندگیش بەرەنج ڕانێ ئۆسا قەدیم بە سورەتی سنەتی بیان تەرەف بزێش بێنێ گاوێش بێنێ حیوانش بیان لا چێنێ تفیش بێنێ لا چێنێ دەرهینێش بیان زندگیش کردن باتەوە جوپانەیەکی دۆریێ زمانی ئامان نەبەر کە جوانی کەمتر لێنێشونە و حیوانیەرە و پیرەکەش یێواژاش دەست شاکشتن توانایشان نەمەنەن مدەتێ ئی حرفە و ئی شغڵێ کەمڕەنگ بێنەوە جە منطقە هۆراماناتێنێ جە منطقە هۆرامان کولەن یانە جێ سەر تا ئاروار و ئینەشی بێن باعث وانەیە کەشی سۆتێنی گیاوەکەشا حیوان نەبیێن بۆرۆژ جەنگەڵ تەخریب بیان وەجهێ گولەش دێنە بە محیط و تەبیعەتی وەش بەختانە ئیسێ جوانی لێنی بە تەخەسوسەوە بە هین و ئامێنی کاری سنعەتی کەرا جەبوار و مەسەڵەن پەروەریژمایەنێ باغداریەنێ حیوانداریەنێ مۆڕغداریەنە خەریکێنێ ئی تەرحە منیە منیارێ بەڕۆز بە مفید چیوی خاست ئینشاءڵڵا پتاوە و ئی چێوێ ئێدامەش بۆ منطقە هۆرامانەتی غەنیا ئاویش هەنێ تەبیعەتی وەشش هەن مەراتەی عالژن پێ ئیکارەیە کاری بیفرە ئالا و ئینشاءڵڵا جوانی ما یاگیانێنە بلا پیلاپۆلارێ کارێ کەراکێ کارەکەی دوور بۆ جەوەتەنیشا دوور بۆ جێینیشا و ئەگەر بیا شروعی کارێکەرا ئینشاءڵڵا چیوی عالشنن و دەردەم وەرە پێشە خۆ باتەوە جوپانێت دەگای مێ منطقەی کوردستانیا دەگەوێ مەحسوورە لێ تەوەنانێ یاگەیش نییە تۆبلی چاگەنە زمینێ بەرباری خۆ مێ یاگەوێنێکی زمینەکەڵ بۆ ئیمکاناتەکەڵ بۆ محبەتێ بۆ دەستسەنە بتاوی حیوانەکەی ڕەڵکەری بتاوی ئاوەش دەی مزاحم و دیگەرانی نەبی ئینە بەخاترانی ئاردەن ماوێگەی خۆ دەگاکی ما تقریبەن محبەتۆ دەگاکی یاگەوێ سەختە نەمەکریۆ یا چی لاشۆ یا چۆ لاشۆ مشتۆ هەڵا تەرەفێن و دەگەی بەتون تاوی کارێ ئەدامە دەی ئینشاءڵڵا شاید ساڵانی تری چەنە کەسانی تریش حەی کارێ ئەدامەدا هەر مەجبور نایچ بلا بەر و دەگەوی کارێکەرا دلێت دەگاکی نەمەکردوی کارێ ئەدامە بۆ قسەکردن لەسەر مێژووی کۆنی کورد دەقی نووسراومان لەبەردەست نییە پێویستە کەرەستەی گونجاو بۆ مەبەستە پەیدا بکەین ناوی شوێن کانی ڕووبار و وەشکەوتەکان مادەیەکی خاون بکرێنە سەر چاوە بۆ لێکدانەوە و نووسین
چونکە هەریەکە لەو ناوانە بۆ سەردەمێکی مێژووی دەگەڕێتەوە و بەو زمانانە نووسراون کە لە ناوچەکەدا بەکارهاتوون.